لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک کردەی تێروریستی لەلایەن هێزەکانی سەر بە ئێران لە هەرێمی کوردستان و پایتەختی وڵاتی عێراق ڕوویاندا کە هاوکات بوون لەگەڵ کردەی هاوشێوە لە وڵاتی یەمەن بەرامبەر بە عەرەبستان و لێدان لە کەشتێکی بازرگانی ئیسرائیل کە هەموویان لە ماوەیەکی چەند ڕۆژدا ڕوویانداوە وێنەی ناردنی نامەیەکی هەڕەشە بۆ وڵاتانی لایەنگری بەرژەوەندیەکانی ڕۆژئاوا و بەرەی دژە ئێرانی و شیعەی ناوچەکەیە و دەکرێت بەو واتایەش لێ بڕواندرێ کە زەلهێزی ڕۆژهەڵاتی لەگەڵ زەلهێزی ڕۆژئاوایی لە ناوچەکەدا خەریکی شاخە و شانەکێشان بۆ یەکترین. ئێران لەم نێوانەدا بۆ مانەوەی دەسەڵاتی دیکتاتۆری و هەبوونی پشتیوانێکی قایم وەکو کەرەستەیەکی گوێڕایەڵ لە پێناو بەرژەوەندیەکانی ئەمرەکانی سەرەوەتری خۆی بەجێ دەگەێنێ بەڵام لە ژێر لەفافەی سربەخۆبوونیدا. ئەوەی کە لە ڕووداوەکان دەست دەکەوێت پاش لێدانی هێزەکانی ژێر کۆنترۆڵی ئێران لەلایەن ئامریکا لە وڵاتی سووریا لە خۆیدا ناردنی پەیامێکە بۆ ئێران و زلهێزی ڕۆژهەڵاتی کە دەوڵەتی نوێی ئامریکا لەسەر سیاسەتە گشتیەکانی ئامریکا لە پەیوەندی بە ناوچەکە بەردەوام دەبێت و بەشێک لە وڵاتانی ناوچەکەی پێ ئاگادار کردەوە. لە پاش ڕووداوەکانی عێراق و کەشتیە بازرگانەکەی ئیسرائیل و باسکردن لە لێکۆڵینەوە بۆ دیتنەوەی ئەو هێز و وڵاتانە کە لە پشت ئەم کردەوە تێروریستانەیە بوون و خەسارێکی گیانی لێکەوتۆتەوە ئەمە دەردەکەوێ کە ئەم دوو زلهێزە جیهانی و ناوچەیە بەنیازن جوابدانەوەیەکیان هەبێ بەرامبەر بە وڵاتانی ئاژاوەگێڕ لە ناوچەکەدا و کۆمەڵێک ڕوودا و جیا لە سیاسەتی ڕۆژئاوا بۆ بابەتی ناوەکی ئێران ڕوودەدەن و ئەو بێدەنگیەی ئێستا هێمنی پێش زریانە.